5 مانگ بەسەر ساڵی 2020 تێدەپەڕێت تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی هیچ مانگێکی ئەم ساڵی نەداوەتە فەرمانبەران. دابەزنی نرخی نەوت و کەمبوونەوەی داهاتی ناوەخۆ بەهۆی کۆڕۆنا بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن بەغداوە وای کردووە چارەنووسی موچەی فەرمانبەران هێندەی تر بەنیادیاری بمێنێتەوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئێستا کاتی ئەوەیە ئەو پارانەی کە براونەتە دەرەوە بهێندرێتەوە بەسەر فەرمانبەران دابەش بکرێت. چارەسەر زۆرە ئەگەر بیانەوێ ئەنجامی بدەن و موچەی فەرمانبەرانی پێدابین بکەن، چونکە خۆتان دەزانن موچەی سەرجەمی فەرمانبەرانی مانجێکی هەرێمی کوردستانە نزیکەی 880 ملیارە، واتە نزیکەی 720 بۆ 730 میلیۆن دلار. پارەیەکی یەکجار زۆر نییە، ئەتوانن دابینی بکەن چ بەو پارانەی کە چەند ساڵانێکە لە داهاتی ناوەخۆ هەڵگیراوە و کاری پێکراوە و کۆکراوەتەوە، جا چ لێرە بێت چ بردراوەتە دەرەوە و توانی ویانە ئیسیفادەی لێ بکەن، دەتوانن ئێستا دەست بۆ بەڕاستی ڕێگای چارەی جیاواز بکرێت، دەست بۆ باخەڵی خۆیان ببەنەوە بتوانن قەیرانەکان چارەسەر بکەن. دواکەوتنی موچە کاریگەری خراپی کردوتە سەر جوولەی بازار. بە جۆرێک بەشێکی زۆر لە دوکانداران و فرۆشیاران دەڵێن بەهۆی بێبازاڕی لە تواناماندا نییە کرێی دوکان و ئاو و کارەبا بدەین. بەعام بازارەکە کزە ئەوی خەڵکیش دێ تاک تاکەیە تاکیتت هەدی موچە هەبیتن خەڵک کێشەی نابیتن بۆ شکڵێ وەڵام حکومەوەی هەر نافت دابەزێ هەم حکوومەتیمە توانای دابشکردنی ڕاتبی نییە، توانای لەگەر بە حکمی ئەو وەسعای بەڕاستی کاریگەری 100% لە بازاری کرد. هەر بازاڕی نهێژ ینی بەڕاستی خۆی هەر بازارەکە نییانی ئێستا تۆ جلکو بەرگین ناو دوکانەکەیە ئەوانە تو دستانی هاوینی بەسەردادێ دوایەوە سمی نامینێ هەمووی خەسار دەبێت. خۆ هەر مەسەلە کردێک ئێستا من 2 مانگ جارێک 14 وەرقە 25 دلار کرێ دەدەم، جگە لەوەی لێرێش 2 وەرقە 70 دلار دەدەم. یعنی ئەوە بەڕاستی کارە ساتە نازان بۆ حکوومەت خۆی لێ جێل دەکات، نازانم سەبەبەکە چییە. هەنی ئێستا حەقە کرێکەیان دابەزێنێت. ئەو قەیرانە دارایی هەرێمی کوردستانی گرتوتەوە کاریگەری کردوتە سەر هەموو سێکتەرەکان لە ئەگەری درێژەکێشانی بۆ چەند مانگێکی تر ڕەنگە بەشی زۆر لە کەرتەکان ئیفلیس بکات. ئەوەی کە لە ئێستادا ئەکرێ دوو هەنگاوی خێرا، یەکەمیان لێخۆشببوونیەک بۆ بەشێک لە کارگە و کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆی بژانەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەوەش نەوەستێ، ئەمە بەشێکی خاڵی دووەمی کارکردن بۆی کە کەرتەکانی دیکەشی لە تەنیشتا ببوژێنێتەوە و لە دوورمەوداشە ئیش لەسەر سکتەرەکانی دیکەی وە تایبەتی گازی سروشتی بکرێت لە تەنیشتی دەرامەتە سروشتەکانی دیکەی وەکوونەوە و لە دوورمەوداترە ئەبێ ئابووری هەرێمی کوردستان فرەڕەنگ بکرێت بۆی ئەو گرفتە ئەو قەیرانی کە لە ئێستادا هەیە بەلایانی کەمی عیلاجێکی ئێستا بکرێت و قۆناغی دوورمەوداش ئەبێ دەستبەرداربوون بە نەوت بە ئەندازەیەکی زۆرتر ببینین لە ئابووری عێراق و هەرێمی کوردستان. موچە مافێکی سەرەتایی موچەخۆرانە لە بەرامبەر ڕایکردنی ئیش و کار بۆ دەوڵەت وەری دەگرن، بەڵام هەر کاتێک کورتهێنان لە بودجە دروست دەبێت حکوومەت بێ گوێدانە یاسا ئەو مافە لە فەرمانبەران زەوت دەکات، موچەکانیان لە کاتی خۆی پێنادات. ئەمەش نەک کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی فەرمانبەران دروست دەکات، کاریگەری دەکاتە سەر جوولەی بازاڕیش. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.